سڵاوتان لێبێت خوێندکارانی خۆشەویست، خۆشحاڵین کە بۆ وانەیەکی تر هاتینەوە خزمەتتان لەوانەی سێهەمدا ئەمڕۆ ئەم بابەتانە باسکەین. لەمڕۆدا لە کەرتی دوودا باز لە گیراوەی ڕێخەرەکەین و لەگەڵ ئاوەشی بوونەوەی خوێکان و کۆتایی بە کەرتەکە دێنین ئینشاڵڵا. گیراوەی ڕێخەر چییە؟ گیراوەی ڕێخەر تەبەن ئەم مەوزوعێکی گرنگە، زۆر گرنگە و شوێنی پرسیارە. گیراوەی ڕێخەر بە کوردی بە فەر بە ئینگلیزی کەلیمی بە فەرسۆلیوشن واتە ئەو گیراوەیە لە پێناسەکەی کە بەڕاستی گۆڕانی PHەکە. ئەو گیراوەیە کە ناهێڵێت PH بگۆڕێ مقاومە ئەکا، پێک دێت لە چی؟ پێک دێت لە ئەلکترۆلیتێکی لاواز و خوێیەکەی یان ئەلکترۆلیت ئاوەڵە بەهێزەکەی. ئەوەی لەوانی پێشوا بەڕێستان خوێنتان بۆ نمونە ترشی سرکە لەگەڵ سرکاتی سۆدیۆم، ئەم دوانە ئەمە ترشێکی لاوازە، ئەمەش ئاوەڵەکەیەتی کەواتە ئاوەڵە بەهێزەکەی مەخوێەکەیەتی کەواتە لێرەدا ئێمە هاوبەشێکمان ئێمە ترشە لاوازەکە ئەمەش ئاوەڵە بەهێزەکەی کەواتە لێرە ئەم دوانە ئەتوانین بڵین وەڵا ئەتوانین گیراوەیەکی ڕێخەرمان بۆ دروستکەن. ویان ئەگەر من باسی ئامۆنیام کرەگەل لە یادتان بێنێ، ئامۆنیان لەگەڵ NH4Cl هەردووکیان ئەتوانن گیراوەیەکی ڕێخەرمان بۆ دروستکەن. کاتە گیراوەی ڕێخەر بە کورتی ینی ئەوەیە کە بەرهەڵستی گۆڕانی PHەکە لە ژیانی ئێمەدا جێبەجێکردن و با بڵین ئەپلیکیشنی ئەم بابەتە لە چیایە خوێنی مرۆڤ گیراوەیەکی ڕێخەرە. بۆیە ئەگەر مرۆڤ مەسەلەن ترشێتی تفتێتی یعنی نابێتە هۆی گۆڕینی ئەمە لە خۆراکی هەیە بەردەوام، نابێتە هۆی گۆڕانکاری لە PH چونکە PHی خوێن لە 7.3 تا 7.5 بەنزیکی تقریبی ئەگەر گۆڕانی گەورە ڕوو بدا مرۆڤ تووشی نەخۆشی کوشندە ئەکاوە بە ڕەنگە بەرە و ئەو بڕواکە گیانی لە دەست بدات. لە تاقیگەدا من چۆن نتوانم جیای بکەمەوە کە گیراوەیەکم هەیە ڕێخەرە، گیراوەیەکم هەیە ڕێخەر نییە. کتێبەکە نمونەیەکی باس کردووە، بیکەرێکی هێناوە بۆ نمونە ئاوی تایە، بیکەرێکی تری هێناو کە ڕێخەرێکی تایە، دیار نییە ڕێخەرەکە چییە. بەڵام کاتێک کە ترشێکی بەهێز ئیزافەکەین لە ڕێی PH میترەوە ڕەبتێکین ئەبینین ئاوەکە ڕێژەیەکی زۆر لە PHەکەی دابەزێت، بەڵام بیکەری دووەمیان PHەکەی ناگۆڕێت، نزیکە جێگیر ئەمێنێتەوە، کەواتە ئەو دەفرەیان بریتێ لە ڕێخەر و میتریان ڕێخەر نییە. گیراوەی ڕێخەر وەکو باسمان کرد تەبەن بەم شێوەیە دروستە بێ ئەلکترۆلیتێکی لاواز و خوێکەی یاگەر ئەم قسەیەش هەیە، ئەم قسەیەش یا بڵێن ئەلکترۆلیتێکی لاواز و ئاوەڵە بەهێزەکەی. لێرەدا ئەگەر من بێم ئەمە ڕوون بکەمەوە لەسەر نمونەیەک، بۆ نمونە من HAم هەیە. HA هەر ترشێکی لاوازم هەبێ بەڕێستا نەزانن ئەم ترشە لە ئاوە ئەبێتە H لەگەڵ A. ئاوەکە نانووسم مەبەستم هەیە بەم شێوەیە کالێکە نووسم، پاشان دێم ئەگەر هاتوو من خوێیەکی ئەم مادەیەم هەبێ بۆ نمونە NaFم هەبێ NaAم هەبێ عەفوەن هەر خوێیەکی ئەم مادەیەم هەبێ، ئەگەر نمونونەکە بگۆڕین بە HF ئەگەر خوێندکار حەسکە ئەمەی پێخۆشتر بێ با نمونونەکە بگۆڕین بە NaF و HAF. باش بۆی نمونەیەکی ئەمە HFە ئەبێتە H زائیدەن F، ئەمە ترشێکی لاواز. ئەمە ئێستا هەمانە بریتێ لە چی؟ ئەمە ترشێکی لاواز لە دەفرەکانمە مادەی ژمارەیەک. خوێی ئەمە ئەگەر NaF یان KF ئیزافە بکەین ئەبێت Na زائیدەن F، ئەمە مادەی دووهەم، ئەمە بریتێ بوو لە خوێەکەی، ئەم خوێە بریتە لە تفتە خوێ، ئەم خوێ لێرەدا بریتە لە تفتە خوێ پاش کەمێکی کە تەبەنەمە باسەکەین. ئەمە مادەی ژمارەیەک، ئەمە مادەی ژمارە 2 لە دەفرەکەمە ئێستا دیقەت بە چی هەیە؟ هاوبەش هەیە، ئەمە هاوبەشە. ئێستا ئەمە ڕاستەیە تەبەن بەم شێوەیە باوە بێ، بەس من لێرە نامەیە باسی کاریگەری هاوبەشکەم چونکەوانی پێشوو باسی کاریگەری هاوبەشمان کرد. ئەمە هاوبەشەکەیە، ئەم کاتێ ئەم دەفرە
ئەم دەفرە من دێم ترشێکی بەهێزی بۆ ئیزافاکەم ئێستا دەفرێکم هەیە لێرەدا من ترشێکی بەهێز زیاد دەکەم ترشێکی بەهێز زیاد دەکەم کەواتە مادەی سێم زیاد دەکەم مادەی سێم زیاد دەکەم زۆر بە تەرکیز بە لێرە ئێستا دەفرەکەی من یەک دوو ئەبێ بە سێ مادە سێ مادەی تایە دوو مادەم هەبوو ئەمە پێکەوە لەبەروی مەرجەکانی تایە ئەبێ بە ڕێخەر بۆچی ڕێخەرە چونکە ترشێکی لاواز و خوێەکەی کە هاوبەشیان هەیە پێکەوە ئەوە بووە بە کە من سێم زیاکەم چی ڕوئەدا ئەم ئێچە موجەبە ئەم ئێچە موجەبە لەگەڵ ئەو ئێفە سالبە یەکە گرێ لەگەڵ هاوبەشەکە یەکە گرێ ئەمەیە بۆ ئێرە دیقەتی ئەمە ئێفە سالبەکەیە زائیدی ئێچی موجەب یەکە گرێ چیم بۆ دروستەکە ئێچ ئێفم بۆ دروستەکە کەواتە پرسیار لێ کرێ ئەگەر هاتوو من ترشێکی بەهێزم زیاد کرد ئەمە تۆ ئەبێ جێگیر بێ ئەم قسانە لە لات ئەم قسانە لە لات جێگیر بێ کە من بوو بە سێ دەفرێکەمە بوو یەک دوو سێ و بەم مەرجانی تیا بوو هەلیمەی PH گۆڕینە نییە لە پرسیارە PH POH هایدرۆنیۆم لەگەڵ هایدرۆکسید ئەم چوارە ئەڵێن ناگۆڕێت کەم حاڵەتم هاتە بەرچاو کە لە پرسیارم حاڵەتم بۆ دروست بوو یەک دوو سێ مادەی یەکەم مادەی دووەم بەم مەرجانەوە سێمیش کە ترشێکی بێزە زیاد دەکرێ یەکسەر لای خۆم لە پرسیارە هەر دەستەواژەیەکە بێ لەسەر گۆڕینی PH POH هایدرۆنیۆم هایدرۆکسید ئەڵێم ئەمانە ناگۆڕێ بە جێگیری ئەمێنێت و پێوتێ نەگۆڕ ئەوەی کە تۆ پێویست بێ بۆ وەڵامی پرسیار لێرەدا ئەمە بۆ حاڵەتی یەکەمە ئەمە با بڵێم ئەی من ئەی کە ترشێکمە ئەمە بۆ ئەی ئەگەرات و من ترشێکی بەهێزم کرد دەفرەوە تۆ ئەمە بزانە بەستە کەواتە لێرە ئەوەی پێویستە وەڵام بەمەوە ئێفە زیادەکە ئەمەم بۆ دروستەکە کە پرسیارم لێکرێ لەسەر ترشی لاواز یا لەسەر HF لێرە ئەڵێم چی لێ تۆم کالێکە بەم جۆرە ڕوەدا بە یەک ئاراستە بە وێنەیکەین چونکە هەر بە یەک ئاراستە ڕوەدا لێرەدا ئاراستەی باو ئەما بێ ئەو کاتە ئەڵێم ئەمە زیاد دەکات ئەو ئێفە زیادە لەگەڵ ئێچە موجەبەکە کالێک کاوکەواتە وەڵامی پرسیار کە تۆ پێویستە بێ ئەڵێم خەستی HF زیادەکە بەڵام لەسەر ئەمانی تر ئەڵێم نەگۆڕە لە گۆڕەوە لە پرسیارەکە ئەم هەڵبژارنانە لابم ئەمە ئەی ئەگەر بی زیادکەم بی چییە تفتێکی بەهێز ئەمە بۆ حاڵەتی بی کە تفتی بەهێز زیاکەم بەڕێزان ئەمە تفتی بەهێز خۆی سالبە ناچێت لەگەڵ ئێفەکایەک بگرێ مە هاوبەشەکە بوو لە حاڵەتی ئەیە ئێچەکە لەگەڵ ئێفەکایەکێ گرت بەڵام لە حاڵەتی بیە ئەم ئۆئێچە دێت لەگەڵم ئێچەیەکە گرێ لەگەڵم ئێچەیەکە گرێ ئاو دروستەکە بەواتای ئەم ئێچە بەرەو کەمبوونەوە و نەمانە ڕوا ئەم ئێچە ئەم حاڵەتە باری هاوسەنگیتیە ئەم کالێکە باری هاوسەنگیتیە بەڵام کاتێک تۆ ئەم ئێچە لابەی هاوسەنگیت تێکدا لۆ شاتلێ ئەمە قبول ناکە بنەمای لۆ شاتلێ و کاتاڵێ ئەم ئاراستەیە بن بەم شێوەیە دەگوزارێ بۆیە لە حاڵەتی بیە من تەنها یعنی ڕێنووی ئەمە تەکەمەڵە ئەم کالێکە هەڵگێڕە و بەس بۆی وەڵامی پرسیار بیتەوە تەبەن ئەم کالێکە هەڵگێڕەوە ئەم کالێکە هەڵگێڕەوە کالێکەکە هەڵگێڕیتەوە تەبەن ئەبێ بە چی HF ئەبێ بە F زائیدی H ئەبێتە H دروستە بێت کالێکە کە تەبەن هەڵەگەڕێنیتەوە ئەگەر بتەوێ پرسیارەکە وەڵامی ئەوە بیتەوە ئایا ئەمە چی لێ دێت تەبەن ئەم HFە ترشەلاوازەکە خەستێکەی زیاد ناکات خەستێکەی زیاد ناکە بە پێچەوانەوە کەمەکات کە خەستێکی کەمەکە ئاراستە بەم شێوەیە باوە بێ ئایۆنینی ئەم ترشە لێرەدا پرسیاری ئایۆنینم لێ بکرێ ئەڵێم ئایۆنین زیاد دەکا ئایۆنینی ترشە لاوازەکە تۆ چووکە ئەم مادەیەکەی بە ترشێکی لاواز
ئەگەر پرسیاری ئاویش لەگەڵ بێتە بە لێرە ئەبینی ئەتوانی بڵێ ئاو پەیدا بووە کەواتە من بەم شێوەیە پرسیارم لێ ئەکرێت لە گیراوەی یەکەم بیناسمەوە چۆنی ناسمەوە کە من پرسیارەکەم 1 2 3 مادەی تایە تێکەڵکردنی 3 مادەیە 3 جۆر مادە 3 جۆر مادەی جیاواز لە یەک 3 جۆر مادەی جیاواز لە یەک و یەکێ لە مەرجەکەوەی ئەبێ ئەلکترۆلیتەکەی لاواز بێ ئەلکترۆلیتەکە لاواز بێ تریا ترشی لاوازە یا تفتی لاوازە هاوبەش هەیە نابێ ڕێخەرم هەبێ و هاوبەش نەبێ ئەبێ هاوبەش هەبێ ئەگەر هاوبەشەکە بووە ترشەکە لاواز بوو پاشان مادی سێم کە زیایەکەین بە زۆری یا ترشێکی بێزە یا تفتێکی بێزە لە ترشە بەهێزەکە بە کورتی جەنابێت توانی مە بخەیتە مێشکت ترشە بەهێزەکە ئێچی هەیە ئەمە لە دەرەوە لەگەڵ ئێفە سالبەکەیەکەگرێ لەگەڵ سالبەکەیەکەگرێ چی دروستەکات ترشەکە دروست دەکاتەوە ترشەکەت بۆ دروست دەکاتەوە بەڵام لێرەدا چی ڕۆئەدا لە حاڵەتی بیا چی ڕۆئەدا لە حاڵەتی بێ ئاو دروستە بێ باشە لە حاڵەتی بیا ئاو دروستە بێ کە ئاو دروست بوو بەهۆی ئۆئێچەکە لەگەڵ ئێچەکە ئاو دروستە بێ کە ئاو دروست بوو ئەم کالێکە ناهاوسەنگە بێ هاوسەنگەکەی تێکەچێ ئەم مادەیە نامێنێ بۆ دروست بوونەوەی ئەم کالێکە بەم ئاراستەیە ڕوودەدات ئەم ئاراستەیە ڕوودەدا کە بەم شێوەیە ڕوویدا ئەم مادەیە ئاوا بڕوا کەواتە ئایۆنینی زۆرە بێ ئایۆنینی زۆر بوو کە ئایۆنینی زۆر بوو واتە ترشەکە خۆی کەمە بێتەوە ئایۆنینی زیادەکە ئەمە بۆ پرسیار ئەگەر هاتوو لە بەفەرە بەم شێوەیە بێتەوە لەسەر ترشە چین بۆ حاڵەتێکی تر ئەگەر هاتوو من تفتێکی لاوازمە بێ تفتێکی لاوازم هەبێ وەکو NH4OH وەکو NH4OH ئەمە تفتێکی لاوازە ئەبێتە چی ئەبێتە ئامۆنیۆم زائیدی OH تفتێکی لاوازم هەیە ئامۆنیۆم زائیدی OH لێ بۆ دروستە بێ ئەگەر خوێکەیم هەبێ NH4Cl ئەبێتە NH4 زائیدەن Cl NH4 زائیدی Cl ئێستا من ئەمە تفتێکی لاوازم هەیە تفت لاواز ئەمەش خوێکەی چی ڕۆدا لە حاڵەتی A بۆ ئێرە ئەمە تفتی بەهێزە زیاد دەکرێت تفتی بەهێزەکە ئیشەکەی لەسەرم کالێکە تفتە بەهێزەکە ناچێت سالب لەگەڵ سالب یەک ناگرێت سالب لەگەڵ موجەبەکە یەکەگرێت کە لەگەڵ موجەبەکە یەکەگرێ لەم حاڵەتە ئەم ئاراستەیە زاڵە بێتەوە کەواتە باو بێتەوە بپێی بنەمایلۆشات لێ لەم حاڵەتە تۆ ئەتوانی بڵێ چی ئەتوانی بڵێ NH4 موجب هاوبەشەکە لەگەڵ OH-ەکەی تفتەکە یەکەگرێ چیم بۆ دروستەکە NH4OH NH4OH بریتێ لە چی ئەگەر وردی کەیتەوە NH4OH بریتێ لەم دوو مادەیە تەبەن پێکەوە NH4O ئاو عەفوو H2O ئەمە NH4OH مایەتی پێکەوە ئێستا کەواتە ئەگەر پرسیارم لێ بکرێت لە زیادکردنی OH زیادکردنی تفتێکی بەهێزە چی زۆرە بێ خستی تفتە لاوازەکە زیاد دەکات خستی تفتی لاواز زیاد دەکات چونکە تفتە لاوازەکەیە من دروستم کردەوە بە زیادکردنی خستی تفتە لاوازەکە زۆرە بێ ئەمە لە حاڵەتی A بۆ حاڵەتی B پێچوانی بکەرەوە بۆ حاڵەتی A بۆ حاڵەتی B ئەمە بۆ حاڵەتی B ئەمە چێت ترش بەهێزە کاتێ ترش بەهێز ئەو کالێکە پێچوانە بکەرەوە یان باوا بڵێ ئەم مادەیە یەکەگرێ لەگەڵ چییە موجەبە لەگەڵ ئەمە یەکەگرێ عەفوان ئاو دروست دەکا کە ئاوی دروست کرد ئەمە نامێنێت OH-ەکە بەرەو نەمانە ڕوا ئەمە بەرەو نەمانە ڕوا ئەمە کە بەرەو نەمان ڕۆیشت ئاراستە بەم شێوەیە باوە بێ ئەمە بۆ حاڵەتی B ئاراستە بەو شێوەیە باوە بێ کەواتە لە حاڵەتی بیە ئەو کە ئاراستەیە کالێکە پێچوانەکەمەوە لە NH4OH ئەبێتە چی ئەبێتە NH4 زائیدی OH NH4 زائیدی کەواتە ئەگەر پرسیارم لێ بکە لەسەر تفتە لاوازەکە لێرە زیاد بوو ئەی لێرە ئەڵێن تفتە لاوازەکە ئەبێت چی بێ
زیاد بکە نەخێرە بێ کەم بکە. ئەی چی زیاد بێ لە بیا؟ ئایۆنین زیاد دەکات. ئایۆنین زیاد دەکات. سەبارەت بە بەفەر ئەیڵێمەوە بەفەر چییە؟ بەفەر و گیراوەیە کە بەرهەڵستی گۆڕانی pH دەکات. ئەو گیراوەیە یان یەک مادە نییە، بە یەک مادە ناتوانین بەفەر دروستکەین. ئەو گیراوەیە کە بەرهەڵستی گۆڕانی pH دەکات. پێک دێت لە ئەلکترۆلیتێکی لاواز و خوێکەی یان ئەلکترۆلیتێکی لاواز و ئاوەڵە بەهێزەکەی. ئاوەڵەکەی ئەبێ بەهێز بێ یان لە لاوازەکەەوە پەیدا بوو بێ. نمونە بەم شێوەیە. پرسیارێک هەیە لێرە پێم خۆش وەڵامی بینەوە لێرە کە ڕاستەخۆ پرسیاری کەرتەکەیە، بەس ئەڵێ ABC کامیان بۆ نمونە کامیان ڕێخەرە، کامیان بە ڕێخەر داهێن. ئەگەر پرسیارێکی ئاوامان بۆ بێتەوە ئێمە ئەتوانین ئایا وەڵامی بدەینەوە یا وەڵامی نەدەینەوە کامیان بە ڕێخەر داهێن. ئەگەر ڕقەمی لەگەڵایە باسی مۆلارێتی لەگەڵایە حەقت نەبێ خوێندکاری بەڕێز لەویا بە ژمارەکانەوە تەماشای ئەمە بکە ئەمە مادەیەکی بەهێزە، ترشێکی بەهێزە، ئەمەیان بریتە لە خوێیەکی چییە؟ تەوان خوێیەکی هاوکێشە. خوێیەکی هاوکێشە هەردووکیان هاوبەشیان هەیە، بەڵام ئەم هاوبەشە نابێتە هۆی دروستبوونی ڕێخەر. بۆچی؟ چونکە من ترشەکەم بەهێزە، کەواتە حاڵەتی یەکەم مادەم ئەلکترۆلیتەکە بەهێزە ڕێخەر دروست نابێ. لە حاڵەتی جیما یعنی سیاڵ هاوبەشم نییە، هاوبەشی هەرتیانە. مادەم هاوبەشنی کەواتە بیر مەکەرەوە لە ڕێخەر، کەواتە ئەمەشیان ڕێخەر دروست ناکە کە هاوبەش نەبوو ڕێخەرمان نییە، بەڵام هەموو هاوبەشێکیش نابێتەوە ڕێخەر بەمە پێی مەرجەکان. لێرە ئەمە ترش لاواز، ئەمە خوێکەیەتی تەبەن هاوبەشم هەیە، بەڵێ هاوبەشم هەیە، ترشەکەش لاوازە، هاوبەشیشمانەیە، تەبەن ئەمە ئەبێتە گیراوەی ڕێخەر. ترشێکی لاواز و خوێکەی بەڵێ ڕێخەرمان بۆ دروستەکات. ئەگەر پرسیارێکم لێ بکرێت لە بۆ نمونە ئەما مەسات چۆنیەتەوە لە بەکەلۆری ئەمە چۆن پرسیاری لێتەوە، بۆ نمونە پێمەڵێ بە زیادکردنی ئێنەوێچێت بۆ سەر گیراوەی KNO2 HNO2. ئێستا من بیرەکەمەوە ئەم پرسیارە لە بەکەلۆری هاتۆتە بەردەسم، من چەند مادەم هەیە؟ ئەمە 1، ئەمە 2، ئەمە چەند؟ ئەمە 3 مادە. لە یەک جیاوازن، بەڵێ لە یەک جیاوازن، 3 مادەی جیاوازم هەیە لە یەکەواتە فکری خۆمە بم بۆ گیراوەی ڕێخەر، لە ڕێخەرە باسی گۆڕینی pH زیاکە لابە نیمانە pO زیادکردن کە دەرەوە. ئەمانە ئەگەریان نییە ڕادن کە بووم بە 1، 2، 3 پرسیارەکەم باسی pH گۆڕین و pOچم نییە. ماوەتەوە سەر ئەوەی ئایا ئەمە زیاکە یا ئایۆنین زیاکە بۆ من ئێستا بیرەکەمەوە کە ئەمە چییە کە زیاد کراوە؟ ئەمەی کە زیاد کراوە تفتێکی بەهێزە، تفت کراوەتە سەر چی؟ سەر دەفرێک کە چیتیایە؟ ترشی لاواز. تفت کراوەتە سەر، کەواتە ساتوانم بیدۆزمەوە ترشێکی لاواز، ئەمە ترشێکی لاواز چی تێکراوە؟ تفتی تێکراوە، OHی تێکراوە، کەواتە ئەم حاڵەتەم بۆ دروستە بێ. ئەمە ترشی تێکرامە تفتێت، ترشێک و تفتێکی تێبکرێ، ئەبێ ترشەکە چی لێبێ؟ کەم بێ. ئەی ئایۆنین زیاوکە، ئایۆنین زیاکە، کەواتە وەڵامی ڕاست بۆ ئەم پرسیارە بریتێ لە زیادبوونی ئایۆنین. وەڵامی ڕاست بۆ ئەم پرسیارە بریتێ لە زیادبوونی ئایۆنین و ئەمەش ئەگەری نییە، چونکە ئەسڵەن تۆ بیرکەرەوە تفتەکەیتە سەر ترشەکە زیاناکات، چۆن ئەبێ زیاکە بە پێچوانە و ئایۆنینی زیاکە. ئەمە ڕێخەر و ئەو پرسیارانی کە دێتەوە لەسەر ڕێخەر تەبەن هەر بەو شێوازەیە ئیتر گۆڕانکاری تێدا ئەکرێت، تۆ ئەتوانی وەڵامی پرسیارەکانت بدەیتەوە. خوێندکاری بەڕێز بزانە چیت هەیە و چی بۆ زیاد کراوە. ئەگەر ترشم هەبوو ترشی تێکرێ، ترشم هەبوو ترشێتی حتمما ترشێتی زیاک،
ئەگەر تفتی تێکرێت چۆنە بێتتر شێتی زیاکە بە پێچوانەوە پرسیاری تفتێتی لێ ناکە پرسیاری ئاینینت لێەکە و کاتە تۆ بۆ ئایۆنین قساکەی ئایۆنینەکە زیادە بێ بۆ ئەوەی ئەو نقصانیە پڕکاتەوە ئەو نقصانی کە لە بەهۆی نەمانی ئێچەکەەوە پیا بۆ نەمانی ئێچەکە بۆتە هۆی دروستبوونی ئاو لێرەدا من بۆیە ئەم باسی هایدرۆنیۆم لێرانە کە بۆی تۆ لە مۆزوعام مێشکرد بۆ هایدرۆنیۆم نەچێ بۆ هایدرۆکسید نەچێ بۆیە من بە هایدرۆنیۆم ننووسی بۆیە مێشکرد بۆ بابەتە نەڕوا چونکە بیر لای ئەوە نەکەیتەوە کە ئەگۆڕێت چونکە نەگۆڕ PH و نەگۆڕی POH و هایدرۆنیۆم و هایدرۆکسید لە ڕێخەرە دروستە بێ بۆیە ئەمە ڕێخەرە هیوادارم ئیسفادەی لێ بکەی بتوانی وەڵامی پرسیارەکانی بدەیتەوە ئەچین بۆ پرسیار دیکی جوان هەیە تەبەن لە دواتر بۆتان شیکارەکەم لە کەرتەکە لە کەرتەکەیە دەکرێت ئێستا پرسیارەکە شیکارکەین مادەم باسی بە فەرمان کردووە ئێستا پرسیارەکە پرسیارێکەیە ئەمە لە بیرکردنەوەی ڕەخنەگرانێ بەڵام هەل لەسەر بەفەرە کۆتا پرسیاری کرد پرسیاری من شیکار کرد ئێستا و پرسیارش شیکارکەی پرسیارێک هەیە پێمان ئەڵێ چۆن گیراوەیەکی ڕێخەر ئامادە دەکرێت پرسیاری 8 لە کەرت پێداچوونەوەی کەرتی 3 بۆ 7 پێمان ئەڵێ چۆن ڕێخەر ئامادە دەکرێت ڕێخەر ئامادە دەکەیت بە بەکارهێنانی تفتێکی بەهێز تفتی بەهێز تفتێکی بەهێز و کار لێکردوویەکی تر ئەمە پرسیارە مانهەیە لەگەڵ ڕێخەرای ڕاستەخۆ پرسیارەکە ڕەبتکەیت چۆن ڕێخەرێک ئامادە دەکەی بە بەکارهێنانی تفتێکی بەهێز بادانین ئەمە تفتێکی بەهێزە بریتێ لە NaOH ئەمە تفت بەهێز گریمان ئەم تفتە بەهێزم هەیە تفتی بەهێز NaOH هەیە بە تفتێکی بەهێز ئەچم لەگەڵ ترشێکی لاواز کارلێکی پێکەم کارلێکی کردوویەکی تر من بە دوای لاوازێکە ئەگەڕێم ئەچم لەگەڵ بۆ نمونە لەگەڵ HF کارلێکی پێکەم ئەمە ترش لاواز تفت بەهێز و ترش لاواز چی ڕۆدا لەم کارلێکە طبعاً OHی تفتە بکە لەگەڵ ئەم یەکە گرن ئاومان بۆ دروستەکەن ئەوە یەمێنێتەوە ئەبێتە NaF دروستە ئەمە خوێ کە دروست بووە ئەمە تفتی لاواز تفتی بەهێز تفتی بەهێز ئەمە تفتێکی بەهێز لەگەڵ ترشێکی لاواز کالێکیان پێ بکەین ئەم کالێکە بەم شێوەیە ڕۆدا کەم کالێکە ڕوویدا من ئێستا لە دەفرەکەمە ئەم مادێ و ئەم مادێم هەیە ئەبێ بزانم ئەبێ خەستی ئەم دوو مادەم جیاواز بێ ئەبێ خەستی دوو مادەکە جیاواز بێ بە تەعبیرێکی تر بۆ نمونە ئەگەردانم ئەمە 0.1 مۆلار بێ 0.1 مۆلار بێ بەڵام ترشەکە دوو ئەوەندەی ئەو بێ 0.2 مۆلار بێ ئەمە 0.1 بێ ئەمە 0.2 بێ لە پێشا بەرهەم زیرۆ بێ لە پێشا بەرهەم زیرۆ هیچمان نییە ئەم لایە کەمە بێتەوە کە کالێک دەست پێکە ئەم لا کەمە بێ ئەم لا زیادەکە چەندێ زیاکە بە پێی قیمەتی بەهێزەکە گۆڕان ڕۆدا کەمبوون و زیاد بوون ئەم کەمبوون و زیاد بە پێی بەهێزەکەیە ئەم 0.1 لێرە کارەکرێ ئەی لێرە هەر تەبەن ئەمە یە بۆ ئێرە یە بۆ ئێرەش وتمان بە پێی بەهێزەکە
بەهێزەکە کارەکرێت هێندەی بەهێزەکە کار دەکرێت ئەی لێرە هێندەی بەهێزەکە بۆمان دروست دەبێ ئەو پۆینیەکە لێرە ئەگەر کۆکردنەوە بەکار دوانە بڕە لێک دەرکەین چی مێنێتەوە 0 مۆلار لێرە ئێرە چیمان بۆ مێنێتەوە 0.1 مۆلار لە HF لێرە چیمان بۆ مێنێتەوە پەیابێ 0.1 مۆلار لە NaF ئێستا دیقەتی دەفرەکە بە تۆ چیت هەیە ئەما دێت نەما بەهێزەکەت نەما تفتە بەهێزەکەت نەما بەڵام لێرە ترشی لاوازت بۆ پەیابوو مایەوە و لەگەڵ خوێەکەی هاوبەشیان هەیە و ئەلکترۆلیتی لاواز ئەم دوو بڕا ڕێخەر دروست دەکەن کەواتە من ئەتوانم بە بەکارهێنانی تفتێکی بەهێز و ترشێکی لاواز بەڵام لە خستیە جیاواز ئەبێت ترشە لاوازەکە لە تۆ لاوازەکە زیاتر بێ لە بەهێزەکە ئەو مەرجەکەیەتی مەرجی ئەوە کە خستی لاوازەکە زیاتر بێ لە بەهێزەکە کە خستی ئەم زیاتر بوو ئەو کاتە ئەم بڕە هەمووی لە ناوە چێ بەهێزەکە هەمووی لە ناوە چێ بەڵام ئەم بڕێکی لێ دەمێنێتەوە ئەو ماوەی لاوازەکە لەگەڵ پەیدابووی خوێەکە پێکەوە لە دەفرەکە ئەتوانن ڕێخەرمان بۆ دروستکەن ئەمە پرسیاری هەشتی بیرکردنەوەی ڕەخنەگرانەیە و ئەگەر پرسیارێکت بۆ بێتەوە تەبەن بەم شێوەیە ئەبێ بەهێزێکت هەبوو ئەم بەهێزێکت هەبوو تفتێکی بەهێزت هەبوو خوێندکاری بەڕێز ئەبێ ئەو کار لێکردووی تر بەسەلەن لاواز بێ و ترشێکی لاواز بێ بە خستێکی زیاتر لاوازەکە خستێکی زیاتر بێ بەو شێوەیە کردەکە ڕۆئەدا بەرهەم دەسەکەی و ڕێخەرمان دەسەکەوێت بڕۆین بۆ ئاوەشی بوونەوەی خوێەکان ئاوەشی بوونەوەی خوێ بەداخەوە ئەمە لە چاپکردنی کتێبەکە ئەم زاراوەیە بە ئاواندن هاتووە بەس پێم وا بێ هەڵەیە چونکە هایدرۆلیسیس جیاوازە و ئاوێنمان هەیە لە بەندی یەکە بەڵام لە دوجار کە کتابێک هاتووە لە 2018 کە کۆمەڵی هەڵەڕات کراوەوە بەداخەوە منهەجە مامۆسایان و خوێندکارانیشی زۆر ماندوو کرد چەندها جار چاپکردنەوەش بە هەڵەیەکی زۆرەوە و بە هەڵەی تەرجومەوە و بە زاراوەیە کە تۆزێت تێکەڵبوونی دروستە کرد لە لای خوێندکار و مامۆسایانیش بۆیە بەداخەوە هیواداری لە داهاتوودا کە تەرجومە کرا بەو شێوەیە نەبێ زاراوەکان بە جوانی ڕێکخرێت چونکە مامۆسایانی و خوێندکار ماندوو نەکەن چونکە هەموو کات ئێمە بگەڕێیتەوە بۆ ئینگلیزیەکە و بگەڕێیتەوە بۆ عەرەبیەکە ئەمە هەمومانی ماندوو کرد ئاوەشی بوونەوە لە کۆتا کتابە هاتووەڵێ بە ئابیکە بە ئاوەشی بوونەوەی خوێ ئاوەشی بوونەوەی خوێەکان و بجارێ ئێمە بزانین خوێ چییە لە چی پێک دێەوە کردەی ئاوەشی بوونەوە چییە خوێ لە پێناسەی بڕۆنجتدا بریتە لە یەکگرتنی تەبان خوێ بەگشتی بریتە لە یەکگرتنی موجەبی تفت کاتایۆنی تفت لەگەڵ ئانایۆنی ترش کاتایۆنی تفت و ئانایۆنی ترش هاوکێشبوون کە ڕوو ئەدا لە ترشێک و تفتێکی بڕۆنجتت تەبعەن ئەو کاتە خوێمان دەسەکەوێت خوێ ئەگەر نمونە بێنینەوە ئایا NaCl خوێیە بەڵێ KNO2 خوێیە بەڵێ CaCl2 خوێیە بەڵێ بۆ نمونە BaCO3 خوێیە ئەمانە خوێن بۆچی خوێن چونکە ئەمە موجەبەکەی تفتە ئەمە سالبەکەی ترشە موجەبەکەی لە تفتەوە هاتۆ سالبەکەی لە ترشەوە موجەب یعنی چی یعنی کاتایۆن ئەمە سالب مەبەسمان لە ئانایۆن ئێستا ئەمە لە چیەوە هاتەوەمە لە NaOHەوە هاتووە ئەمە لە چیەوە هاتووە لە HClەوە هاتووە لە یەکگرتنی موجەب و سالب طبعا موجبی تفت و سالبی ترش ئەو خوێمان دەستکەوتووە ئەمە لە کۆ پەیابووە من لە BaOH/2 پەیابووە لەگەڵ H2CO3 پێناسی خوێ بەگشتی ئەمەیە خوێکان کە ئەکرێنە ئاوە باجارێ ئێمە بزانین چەند جۆر خوێمانێ جۆرەکانی خوێ چەند جۆری هەیە یەکێک لەو خوێیانە پێوتێ ترشە خوێ یەکێکی تر پێوترێت تفتە خوێ
تفتە خوێ جۆرێکی تر پێوترێ هاوکێشە خوێ هاوکێشە خوێ ترشە خوێ لە چی پێک دێ لە یەکگرتنی ترش بەهێز زائیدی تفتی لاواز ترشێکی بەهێز لەگەڵ تفتێکی لاواز تفتە خوێ پێک دێ لە تفت بەهێز زائیدی ترش لاواز بە ناوی بەهێزەکەەوە تفتە خوێ تفتەکەی بەهێزە بە ناوی بەهێزەکەەوە ترشە خوێ بۆ ترشەکەی بەهێزە تفتە خوێ تفتەکەی بەهێزە بە ناوی کوڕە ئازاکە یا کچە ئازاکە باشە هاوکێشە خوێ بەهێز و بەهێز مامۆسا کامیان هێر کامێکیانە من ترشە بەهێزەکە ئەمەیان تفتە کێشەمان نییە ئەبێتە ئەمە بەهێز و بەهێز ئەمە حاڵەتی چوارەممان هەیە طبعاً حاڵەتی چوارەم دواتر بە جیا باسێکەم چونکە حساباتێکی ترێ کاتێ من خوێیەکی ترشم هەیە نمونە NH4Cl ئەمە خوێیەکی ترشە ئەم خوێ لە ئاوە ئەتوێتەوە هەڵەوەشێ هەڵوەشانی بەسەر دێت هەڵوەشانی بەس ئەبێ بە چی ئەبێتە NH4 زائیدەن Cl AQ ئەمە خوێیەکی ترشم کردە ئاوە لێرەدا چی ڕوەدا لەبەر ئەوەی ئەم بەشە موجەبە لە لاوازەوە هاتووە لە تفتێکی لاوازەوە هاتووە دێت یەک دەگرێ لەگەڵ H2O کردەی کالێک ڕوەدا ئەمە بریتێ لە ئاوش بوونە کالێک ڕوە لەگەڵ ئاوە کالێکە کا لەگەڵ ئاوە ئەمە ئاوەشی بوونەوەیە ئەم کالێک ڕوئەدا تەبان بەو شێوەیە ئەم مادەیە فۆن ئێچێکە بەخشێ بە ئاوەکە ئەمێنێتەوە NH3 زائیدی هایدرۆنیۆم گیراوەکەمان چییە ترشە بۆیە لە بەرهەمە ئەبینی چی پیا بوو هایدرۆنیۆم ئەگەرە من ئەم مادەیە بکەمە دەفرێ ئاوە pH چی لێر حتمەن مادەم ترشە کەسێکی باش بنێری بۆ شوێنە چی زیابێ باشێکی زۆر بێ ئەمە ئاوە خۆی پێچەکەی حوتە ئاو پێچەکەی حوتە بەڵام من ئەگەرم خوێی تێکەم پێت دابەزێ کەمەکە pH بچووکترە بێ لە حوت خوێکان ترشە خوێ pH بچووکترەکەن لە حوت کەوتم pH بچووکترە بێ لە حوتی تر دیارە هایدرۆنیۆم چی لێ هایدرۆکسید چی لێ ئەمانی تر چی لێ ئەموان تاواکەری یەکن کە pH کەمترە بێتەوە ئەی کاغەزی گڵۆ بە ڕۆژە ڕەنگی چی لێ تەبانە بێ ڕەنگی سوور بێت چونکە گیراوەکەم گیراوەیەکی چییە گیراوەیەکی ترشە ئەم کاتە ئەم مادەیە چی پێ ئەوترێ ئەمە کاتایۆن پێشوتی ئاوەڵ ترشی بەهێز کاتە هەموو کاتێککە من ترشە خوێ ئەەکەمە ئاوەشی بوونەوە ڕۆیە بۆچی چونکە لەم خوێیە مادەیەکەیە ئەسڵێک هەیە لاواز هەیە هەر خوێیەک پێکهاتێکی لاوازی تیابوو بەشێکی لاوازی تیابوو ئاوەشی بوونەوەی بەسەردا دێت ئێستا ئەم خوێیە کە ئەتوێنینەوە لە ئاوە NH4 موجب و Cl سالب ئەمەیان نایەت ئەمە یەت لەگەڵاوە بۆی نەتیجە ئەم کلۆرە خستیەکەی زۆرترە بێ لە ئەمۆنیۆم چونکە ئەمۆنیۆمەکە کار دەکرێ ئەبێتەوە پەیدابوونی ئەمە تفت لاواز دروستە بێتەوە تفت لاواز پەیامێت و تفت لاواز ئەمە کاتایۆن کەواتە ئەوەی ڕاستە بۆ ئاوەشی بوونەوەی خوێەکان لە ترشە خوێ هەمیشە کاتایۆن ئاوەشی بوونەوەی بەسەر لەگەڵ ئاودا یەک دەگرێت خوێندکاری بەڕێز بیری شتێکت دەخەمەوە لە بەندی یەکە ئێمە LiCl مانە بوو LiCl مادەیەکی ڕق بوو لە ئاوە ئەتوایەوە هەڵەوەشا بۆ Li و Cl سالب لەوێ ئێمە هایدرێشنمان هەبوو ئاوێنمان هەبوو یعنی ئاوەکە ئەچوو دەوری ئەم موجب و سالبەی ئەدا نەک کالێک بکا لەگەڵ یانە کالێک نەبوو لەگەڵ ئەم کاتایان موجبە بەڵام دەورە دران هەبوو
ئاوێنە موجب و سالبەکانی ئاو بە جۆرێک دەوری ئەم موجب و سالبانەیانە ڕایەنە کێشایە ناو گیراوەکە ئەم کردێمە ئاوێنە بۆیە جیاوازی ئاوێن و ئاوەشیبوونەوە ئەوەیە لێرەدا کالێکمان نییە ئەمە ناتوانێت لەگەڵ ئێستوایە یەک بگرێت کالێک بکات و ئەم سیاڵش ناتوانێت لەگەڵ ئێستوایە کالێک بکات چونکەوانە ئەسڵیان بەهێزە بەڵام خوێیەک کە بنەچەکەی یا پێکاتەیەکی لاوازی تیابێ لەگەڵ ئێستۆیە کارلێکەکە و نەتیجە ئەگەر کاتایۆن کارلێکی کرد گیراوەیەکی ترشترمان بۆ دروستە بێت ترشتر یعنی ئاو خۆی پێچەکەی دابەزێ بۆیە گیراوەی ترشتر دروستە بێت ئەگەر تفتە خوێم هەبێ نمونەوەکو چی تفتە خوێ نمونەی تفتە خوێ بابێنینەوە وەکو KF نمونەیەکی ئاسان یا سرکاتی سۆدیۆم ئەم خوێ ئەتوێتەوە لە ئاوا نەتیجەتەن کەیم دەسەکەوێ زایدەن فی سالب لێرەدا ئەمجا پێچوانی پێشەوە ئەگەر لێرە کاتایۆنیەکی ئەگرت و ئاوەشی بوونەوەی کرد لێرە بە پێچوانەوە سالبەکە بەشە سالبەکە خۆ نابێوەکە پێش سەرەوە بێت بەشە سالبەکەی دێت ئەیQ لەگەڵ H2O کارلێک دەکات لە کالێگەکە کە کالێکی کرچیمان دەسەکەوێ HF زائیدی OH گیراوەی پێڵێن چی تفتە خوێ تفتەکەی بەهێزە تفتێتی زۆرترە بێ تفتێتی پێیابێ و ئەمە ترشێکی چی هەبوو ترشی لاوات ئەمە ئاوەڵەکەی خۆ بێ پێچەوانەی سەرەوە بێ ئەگەر لەوێ کاتایۆن ئاوەڵترش بێ لێرە بێ پێڵێن چی ئاوەڵ تفت بەڵام بەهێزە بۆچی چونکە لە ترشێکی لاوازەوە هاتووە ئەم بەشە کە بەشی سالبە لەگەڵ ئاوەکەیەکە گرێ ئێچێک وەرەگرێ لە ئاوەکە بێتەوە HF و OH پەیاکە کەواتە و قسەی ڕاستە لە تفتە خوێکان بەشە سالبەکەیان واتە ئەنایۆنەکە ئاوەشی بوونەوە دەکات ینی لەگەڵ H2O کارلێک دەکات ئاو پێچەکەی حەوت بوو ئاو پێچەکەی حەوتە باشە بەڵام من تفتە خوێی بۆ زیاکەم هەکو خۆی ئەمێنێ بێگومان نەخێر وەکو خۆی نامێنێ پێچەکەی زیاد دەکا و کاتە پێچ گەورەترە بێ لە حەوت کە من زانی پێچ گەورەتر لە حەوت ئەتوانم ئەوانی تر هەمووی ڕەنگی کاغەزی گوڵۆ بە ڕۆژە لێرە چییە بێت حتمما شینە بێت کاغەزی گوڵۆ بە ڕۆژە بکەیتم ئاوە گیراوەکە و ڕەنگەی شینە بێت چونکە گیراوەکە گیراوەیەکی تفتیە بێمە سەر عەفوەن هاوکێشە خوێ لە حاڵەتی بەهێز و بەهێزە طبعاً pH ناگۆڕێت pH کاتە حەوت POH کاتە حەوت گۆڕانی بەسەر نایە ئەمە نمونە ئەگەر بێنمەوە وەکو NaCl و خوێ چێشتەی کە هەیە لە ماڵەوە بەکاری دەهێنرێت کاتێکرێتە ئاوە ئەبێتە ئایۆنەکانی Na و لەگەڵ Cl واتە هەڵوەشانمان هەیە هەڵوەشان ڕۆیە AQ باشە بەڵام لەبەرەوەی ئەم کاتایانە لە بەهێزەوە هاتووە و لەبەرەوەی ئەم ئانایانە لە بەهێزەوە هاتووە کەواتە لەگەڵ ئاوایەکگرتن نییە بە هیچ جۆرێ لەگەڵ ئاوایەکگرتن نییە کەواتە ئەم خوێە ئاوشی بوونەوە ناکات ئەم خوێ ئاوشی بوونەوەی بەسەران نایە هیچ بەشێکی یەک ناگرێ لەگەڵ ئاوا هیچ بەشێکی لەگەڵ ئاوا کالێک ناکاکەواتە بۆیە سەرنجام pH و pOH ناگۆڕێ هایدرۆنیوم و هایدرۆکسید ئەمێننەوە ئەمە ڕەنگە بڵێن خوێیەکە کە بەردەوام تەمەنێمە بەکارێنین بەڵام نەزانین ئەم قەدرەی ئەمە نەزانین چییە کە تەمەن pH و pH و هایدرۆنیوم و هایدرۆکسید ناگۆڕێت گۆڕانی بەسەرە نایەت نابێتە هۆی ناگۆڕێن ئەمانە بە هیچ جۆرێ گۆڕانیان بەسەرەوە هەروە ڕەنگی کاغەزی گڵۆ بە ڕۆژەش گۆڕانی بەسەردا نایەت کەواتە ئەگەر سەری ئەمەی وتمان بیڵێمەوە ئێمە ئێستا من باسی سێ جۆر خوێم کردووە جۆرەکانی خوێ خۆی چیە جارێ خوێ پێک دێ لێ گرتنی کاتایۆنی تفت و ئانایۆنی ترش ئەمانەی باسمان کرد هەمووی خوێیە بۆچی خوێیە
ئەمە لە خشتەی ترشەکانان نییە. تۆ کۆمەڵی ترشت لەبەر کردو خوێندکاری بەڕێز لە ترشی لاواز و بەهێزار تیای نییە، لە تفتی بەهێز و لاوازان نییە. کاتە و مادانە ئەبێ گومانمان بۆیان بچن کە ئەمانە خوێن و تەماشایان بکەین. ئەمە ئەسڵێکی هەبووە بریتە لە NaOH و ئەوەش HCl و توانی دروستی کەیتەوە خۆت بۆ نمونە کاتێ NaCl هەیە زائیدی ئاوی بکە، زایدی ئاو ئەتوانی ئەو خوێنە زایدی ئاو کالێکە بەرەمەکانە دەستکەوێ چی ڕۆیە ئەم ئاوە بریتە لە H و OH. طبعا ئەمە سالب ئەمە موجب، ئەم موجبە لەگەڵ ئەم یەکە گرێ، ئەم سالبە لەگەڵ ئەو یەکە گرێ، نەتیجەتەن چی مادەسەکەوێ HCl مادەسەکەوێ زائیدی چی زائیدی NaOH کەواتە ئەمە تۆی ناسی ترش بەهێز ئەمەش تفت بەهێز. کەواتە من توانیم خوێەکە بگەڕێنمەوە بۆ ئەسڵەکەی و بناسمەوە لە چیەوە تۆ ئەسڵەکانی چین لە ڕێگەی زائیدکردن لەگەڵ ئاوە. زایدی ئاوێکە توانی ئەسڵی ئەو خۆیانە بدۆزیتەوە کامێکیان بێتوانی بیناسیتەوە. خوێ جۆری هەیە، خوێی ترشە خوێمانەیە، تفتە خوێمانەیە، هاوکێشە خوێمانەیە. ترشە خوێ چییە؟ ئەو مادانن کە ئەکرێنە ئاوەوە ئەبنە هۆی کەمبوونی بەهای pH و ڕەنگی کاغەزی گڵۆ بە ڕۆژە دەگۆڕدرێ بۆ سوور. بۆچی؟ چونکە ئەم خوێیە pH کەمە بێ، هایدرۆنیۆم زۆرە بێ. بۆچی؟ چونکە کاتی خوێکە ئەتوێتەوە بەشی موجەبەکەی واتە کاتایۆنی ئەم خوێ چونکە لە لاوازەوە هاتوو ئاوشی بوونەوە ئەوەیە کاتێ بەشێکی لاوازی خوێ لەگەڵ ئاوە کارلێک دەکات کارلێک ڕوو بدات ئەوە پێوتێ ئاوەشی بوونەوە. ئەوە موجەبەکە لەگەڵ ئاوا موجەبەکە ئێچێ بەخشێت تفتە لاوازەکە دروستەکاتەوە خستیەک لە هایدرۆنیۆم پەیاکە بۆیە ئەبێتە چی؟ ئەبێتە گیراوەیەکی ترشت بۆ دروستەکە. ئەو کاتایانە پێوتە ئاوەڵ ترشێکی بەهێز. تفتە خوێ پێچەوانەی ئەوە تفتەکەی بەهێزە پێک دێ لە یەگرتنی تفتی بەهێز و ترشی لاوە بۆ تفتە خوێ تفتەکەی بەهێز بووە، بۆ ترشە خوێ ترشەکەی بەهێز بووە، تفتەکەی بەهێزە ترشەکەی لاوازە. کەواتە ئێستا ئەم خوێ بکەین کاریگەری خوێیەکی تفت کاریگەریکیشی هەر تفتە. پیاوێکی باش کاریگەری باشی هەیە، پیاوی خراپە، هەر کەس ڕەنگە ئەوەی خۆیەتی. ئەم مادەیە بچێتە ناو ئاوە هەڵوەشان ڕۆیە کاتایۆن و ئانایۆن بەشی سالب کە تۆ وزانی موجب ئەی ئەمە قابل لە هەر موجبەکە بێ پێچوانەی ئەو سالبەکەی واتە ئانایۆنەکەی لێرە ئاوەڵترش و لێرە تەبانە بێ ئاوەڵتفت بەڵام بەهێزن و تاوەکو کەی ئەی نزم بێ بۆ ئەم ترشانە یان تفتەکان تاکەیەکانیان نزم بێ ئاوڵێکی بەهێزتر دروستەکەن بۆی کارلێکەکە باشتر بەرەو ڕاستەوانە زیاتر ڕۆدا تاوەکو لاوازی ئەو ترشە زیاتر بێ. ئاوەڵێکی بەهێزترمانەیەتی و کالێکی لەگەڵ ئاوا زۆرترە بێ و نەتیجە pH لێرە تەبان زیاد دەکا لەبەر ئەو هۆکارە. بەڵام خوێمە ئیسێمان کە هاوکێش و هاوکێش بوو نابێتە هۆی گۆڕان کاری لە pH لەبەر ئەوەی کە باسمان کرد. جۆری چوارەمی خوێ، چوارەم جۆر خوێی ترش لاواز زائیدی تفتی لاواز. ئەگەر هاتوو هەردوو ئەلکترۆلیتەکە یەکیان گر لاواز بن و خوێی کە دروستە بێ لە دوو لاواز دروست بوو واتە ئەو کاتە من کەی ئەیشم ئەبێ و لەگەڵ کەی بی چونکە لاوازەکان ئەزانن بەهایان هەیە بۆ کەی ئەوەیە. ئەم کاتە من سێ ئەگەرم هەیە خوێندکاری بەڕێز سێ ئەگەرم هەیە بۆ جۆری خوێ ئەکرێت ترشە خوێ بێ یا هاوتا بێ یا هاوکێش بێ. هاوکێش و هاوتا یەک شتە هیچ جیاوازی نییە. ئەکرێت ترشە خوێ بێ ئەکرێت تفتە خوێ بێ. چۆن؟ ئەو کاتە بەندە ئەمە ناسینەوە ئەمە بەندە بەهای ئەم دوانەوە
بەهای KA و KBەوە. ئەگەر هات و KA یەکسان بوو بە KB ئەوە خوێیەکی هاوکێشم دەسەکەوێت چونکە هەردووکیان لاوازن واتە هەردووکیان ئاوەشی بوونەوە ئەکەن یعنی ئەمە هەردوو بەشەکەی ئاوەشی بوونەوە ئەکا ئەمە تفتەکە ئەمە ترشەکە ئەمیش لەگەڵ ئاوەیەکە گرێ ئەویش لەگەڵ ئاوایەکە گرێ هەردوو بەشی خوێەکە جیاوازی ئەم هاوکێشە لەگەڵ ئەم هاوکێشە لەمایە ئەم خوێ کە هاوکێشە هیچ بەشێکی خوێەکە ئاوەشی بوونەوە لاکە زائیدی ئاو نەو ڕیەکشن کالێکمان نییە بەڵام ئەم خوێیە کە بە نمونە لێرە من سرکاتی ئەمۆنیۆمە بۆ باسەکەم کتێبەکەی بۆی باس کردووین ئەم نمونەیە ئەم نمونەی بۆ باس کردووین ئەم خوێیە کاتێ ئەتوێتەوە لە ناو ئاوا هەڵوەشانی بەسەرایە ئەبێتە سرکات باشە لەگەڵ ئەمۆنیۆم سرکات و ئەمۆنیۆم سرکاتەکە چونکە ئەسڵێکی لاوازی هەیە لە ترشێکی لاوازەوە ئەمۆنیۆمەکە چونکە لە ئامۆنیۆمەوە هاتووەکە لاوازە هەردووکیان لەگەڵ ئاوا کالێکەکەن هەردووکیان سرکاتەکە کالێکەکە لەگەڵ ئاوا و هەروە ئەمۆنیۆمەکەش لەگەڵ ئاوا کالێکەکە طبعاً کالێکە چۆن ڕوو ئەدات لێرەدا ئەم ئێچێک وەرەگرێ لێرە بەعەکسەوە ئێچێک ئەبەخشرێ سرکاتەکەم بۆ دروستە بێتەوە سرکاتەکە زائیدی OH و پێچەوانەوە ئەمە ئامۆنیام دەسەکەوێت لەگەڵ ئەمە ئاوە لەگەڵ هایدرۆنیۆم ئەم جۆرە خوێ پێویستە خوێندکار بیناسێت چونکە بە نمونە باس کراوە ئەم خوێیی کە هەردوو بەشەکەی ئاوەشی بوونەوە ئەکاو گیراوەیەکی هاوکێش دروستەکە کێیە ناو پێڵێن سرکاتی ئەمۆنیۆم ئەم خوێ بریتێ لە سرکاتی ئەمۆنیۆم سرکاتی ئەمۆنیۆم ترشە خوێ ئەبێ چی بێ ئەبێ KA گەورەتر بێ لە KB ئەی تفتە خوێ لێرە ئەبێ KA بچووکتر بێ لە KB لێرە بە نمونە نەهاتووە لە کتێبەکە نمونەی نەهێناوە باسی نەکردووە بەس من ئەگەر پێت خۆش بێ لێرە ئەمە ئەڵێم NH4F KA گەورەترە چونکە KA ترشی HF گەورەتر لە KB ئامۆنیا تقریبا KAHF حوت کەڕەتی دەتوان 4 بەڵام 5 لێرەدا تفتەخوێ ئەتوانین بڵین NH4CN ئەمە ئەگەر وەکو نمونە بەڵام ئەم دوو نمونەیە کتێب هیچ باسی نەکردو من بەزیاد بۆم باس کردی بەڵام نمونەی باس کردو لە کتێبەکە پێویستە هاوکێشە خوێیەک کە لە لاواز و لاوازەوە هات بێ بیزانین ئەمە چۆن پرسیاری تێتەوە با من نمونەیەک بێنم بە پرسیارە بێنین بە هەڵبژانن بە لە ئاودا توانەوەی کام لەمانەی خوارەوە بەهای OH زیاد دەکات A B C D بەلاودا توانەوەی کام لەمانە بەهای OH زیاکە NH4Cl CS3 COO NH4 CS3 COO NA هیچ کامیان یا هەموویان ئەگە بکەینان کە هیچ کامیان لەبێ منە بە پرسیارەکە وربەمەوە لێی بەلاودات کام لەمانە بەهای OH زیاکە چ مادەیەک ئەبێتە هۆی زیادبوونی OH ئەبێ سیفەتی تفتی هەبێ ئەو مادەی کە OH زیاکە چ مادەیەک بکرێتە توانەوە یان بیکەینە ئاوە هەر مادە بێتە هۆی OH زیاد بوون OH زیاد واتە هایدرۆنیۆم کەم OH زیاکە هایدرۆنیۆم کە واتە pH زیاکە قەیچێکە ئەمە یعنی pHم بۆ زیاکە هایدرۆنیۆم زیادکردن واتە pH زیادکردن کەواتە ئەو مادەیە ئەبێ سیفەتی تفتی هەبێ ئیتر تفتی بەهێزە تفتەخوێ هەچیگە بێ سیفەتی تفتی هەبێ منە مادەیەم ناسی کەمێک لەمە پێش بۆم باس کردی ئەمە ترشەخوێیە
ئەمە ترشە خوێە خوێندکاری بەڕێز کەواتە ئەمە سیفەتی ترشیە نابێ ئەمە ئێستا بووم باسکردی هاوکێشە کەواتە نابێ بەڵام ئەمە بریتیە لە ترشی لاواز و تفتی بەهێز هاوکێشەکەی توانیت ئەمە زایدی ئاو بیناسیتەوە کەواتە ئەمە تفتە خوێە تفتە خوێ یا تفت کێشە نییە کەواتە وەڵامی ڕاست لێرە بریتیە لە سی وەڵامی ڕاست لێرە بریتیە لە سی بۆ ئەم پرسیارە بەم جۆرە بێتەوە پرسیارێکی تر ئەم جارە بە شێوازێکی تر تەبعاً ئەکرێ نوع پرسیار لە خوێیا دروستە بێ لێرە بیرمان نەچێ خوێندکاری بەڕێزە بێ بەڕێزە ترشە بەهێز و لاوازەکان بناسیتەوە واتە مراجعەیەکی بەندی سێ پێویستە نابێ داوا بکەی لە دانەری پرسیار پێ و بڵێ وڵات ترشە کامە بەهێز و کامە لاوازەوە ئیشی بەڕێستە پرسیارێکی تر بە لە ئاودا توانەوەی یا تعبیرێکی تر با بڵێ کام لە معنی خوارەوە هەردوو ئاوەشیبوونەوەی کاتایۆن و ئانایۆنی بەسەردادێت ئاوەشیبوونەوەی کاتایۆن یان ئاوەشیبوونەوەی کاتایۆن و ئایۆنایۆنی بەسەردادێت هەری کام لەمانە بتوێنینەوە تعابیری زۆر هەیە بۆ پرسیارێکی زۆر لێرە دروستە بێت کە خوێندکار تێگەیشت و ئەتوانێمە وەڵام باتەوە NaCl بتوێنمەوە ئایا هەردوو بەشی لەگەڵ موجب و سالبی کات ئاوەشیبوونەوە هەیە لەم خوێە NH4Br KNO2 NH4CN ئەما دێ بتوێنمەوە کام لەمانە ئاوەشیبوونەوەی کاتایۆن و ئانایۆنەکەی ئاوەشیبوونەوەی بەسەرادێت تەبەنە بێ من بێمەوە ئەمە بناسمەوە ئەمە بەهێز و بەهێز ئەمە هاوکێشێکە کە لە بەهێزەوە هاتووە ئەمە بەهێز خوێندکاری بەڕێز ئەمەش بەهێز کەواتە مادەم بەهێز و بەهێزە نەخێر لێرە ئەم مادەیە ئەمە لە چیەوە هاتووە تەبەن ئەمە لە HCl-ەوە هاتووە بەڕێز ئەمە لە HBr-ەوە هاتووە HBr بەهێزە کەواتە مادەم بەهێزیتیە ئەمیش نابێ من بە دوای لاوازە ئاگەڕێم چونکە بێ ئاوەشیبوونەوە بکە ئەمە لە بەهێزەوە هاتووە هاوارەکە کەواتە ئەمیشیان نابێت بەڵام ئەم خوێە ئەمەشی لە لاوازەوە ئەمەشی HCN-ە ئەمەشی NH3 بووە کەواتە دوو لاوازی تایە کەواتە من داوای گیراوەکەم لێ نەکردووی بەڵام ئەڵێم مادەمانە هەر هەمویانەی بەسۆ پەیوەندی بگە کەواتە ئەو خوێی کە ئاوەشیبوونەوە دەکا ناڵێم ترشایەتفتە لێرەدا هەردوو بەشەکەی بریتێ لە NH4 موجب و CN-ی سالب ئەم خوێ هەردوو بەشەکەی ئاواندنی بەسەردادێت ئەمە شێوازی پرسیار وە شێوازی پرسیار زۆرە بەڕێزت کە تێگەیشتبی لە بابەت ئەتوانی وەڵام بیتەوە ئێستا ئەو کاتی ماوە ئەو وەڵامی و پرسیارانە دەدەینەوە لە کەرتەکە کە وەڵاممان نەداوەتەوە چەند پرسیارێکی باشێ لە کەرتی سێیە ئاگاداریان بە خوێندکاری بەڕێز بە گرنگ و بە هەندوەری بگرە کەرتی سێ پرسیاری باشی تایە و مەگەڕێ بە دوای پرسیاری تری زۆرە ئەوە هەوڵ بە ئەوەی کە لە بەردەستە ڕێ زەبطیان بکە پرسیاری دووەممان شیکار کرد پرسیاری یەکەم ئەوانشتی پێناسە و شەرحیاتە پێویست ناکە پرسیاری سێهەم ئەمە بیرخستنەوەی ئاوەڵەکانە پرسیاری دووەمم بۆ شیکارکردن پرسیاری سێهەم ئەمە لەم ئەگەڵێ ئەم کالێکەمانەیە H2CO3 زائیدی H2O ئەبێتە HCO3 سالب زائیدی هایدرۆنیوم
وكمال برسياري تر طبعا لم بابته H2O زائد H2O أبوه بهيدرونيوم زائد هيدروكسيد برسياري كتير بيمان الله H2S زائد NS3 أبيه HS سالب زائد NH4 موجب برسياري كتير بيمان الله H2PO4 سالب زائد H2O أبيه S3PO4 زائد OH الله هاول دياريكا ام برسيارة تقريبا بيوندي ببندي سيو باسي اول طبعا ازانا برستانم بيوندي ببيردوزي برونش تدلوري هويا تايبت بو دو مادة لم كان ليكا كجاواز بن لكان ليكا كايكا كتشيت برهم اول اويا هادو كان ليك برانين يكي كان لبرم كان لكاليك لدو يكي كان بلام جاوازن بايتشيك اسام دو مادة ابن اول جود اما ديا اما دو اتشي امش اتشي كي لهموش تي كان ليك تشيتنا جاوزن باتشي او اول جوتن ام دوانش اول جوتن كواتا اول جوت جاري كم شت بزاني نابي ليك بري كاليك ونبي لدو يعني كان لبريشي كاليك كبير وجاوازش من تنها بيك اتشي موجب ام دوانا طبعا ام مسا او ارآوا كشنيتو اما لقل أوار ربطكي يا لقل أوار ربطكي وأنا أول جوتن أم دوانا أول أو دوانش أول جوتن ليه داخل من نابي بلهم أو أول جوتة بتشي أنا هيك نزيكي كان هي اللي يكشوني كانت يعني ما جو قردي تيايا بربطي كمو بيرو أما دي لما تشي أو أول جوتة إيش كان جاوز طبعا مش أول جوت وهروا أمش أول جود أوش أول جود لو برسيارة طبعا بمشي برسيارة والله ما دريتو برسيارة تقريبا زياتر بندي سير برسياري شوارم بيمان الله جاوزي بكل نوان آواندني كاتايون وآنايون ألين أجر آواندن كاتايون ومكاتايون آواندن بكال لقلما جيراوي كي چيم دسكوي جيراوي ترشتر بەڵام ئانایۆن لەگەڵ ئاویەک بگرێ ئەمە بریتە لە ئاوەشی بوونەوە ئەمە گیراوەی تفتر ماندەسەکەیە ئەمە بریتە لە ئاوەشی بوونەوە یەکگرتنی موجب لەگەڵ ئاوە گیراوەیەکی ترشتر سالب لەگەڵ ئاوە گیراوەیەکی تفتر برسياري تر عليه برسياري شبينجم عليه كاملة معنا أو شيبونوان بسر داديت كاملة معنا أو شيبونوان بسر داديت أما رنجة من أقر بالترتيبيش نمنسي هاسايبه سركات وهروا SO4 سالب دو لقل CO3 سالب دو لقل PO4 سالب سي كاملة معنا ئاوان دنیان بەسەردادێ طبعا ئەمە پرسیارێکی باشە وریای بخوێندکاری بەڕێدە ببزانیت تۆ ئەمە چییە؟ ئەمە نیتراتە سالبێکی لەسەرە سالب ئێچێکی بەرێ حەزت کرد بیناسیتەوە لەگەڵ ئێچێکا کالێکی پێ بکەوە یەکی پێ بگرە بێتەوە ئێجێنۆسری ئێنۆسری چییە؟ تۆ ناسیوتە ئەم مادەیە ئەم مادەیە ترشێکی بەهێزە ترشي بهيزة مادم بهيزة كواتا آواندن ناكات آواندني بسردان نايد و H F أي F چيا ديسان بسالبي چيا H كي بري ترشكا دمش ترشي كي چيا لاوازة كواتا أمان آواندني بسردادت اگر موجبم هبو H نايمه H ليه دركم موجبم هبو موجبي كي آوا H كي ليه دركم كا H تيابي بمرجي اما خو ايجيتيانيه چی له درکه اما به ايجيتيابه له درکه ممنيتو امونيا چیا تفتي لاوازه بله كاته اواندني بسر داده اما چیا تفتي چی عمل همو كانزاكان فين كاري باريسك اما ايوني كانزاكان موجب يك يا موجب دو او شيبونا يعني بسر نايت
ئەمە لێرەوە توانی بیکەی بە تێبینی بۆ خۆت ئاینی کانزاکان ئاینی موجەبیەک بنیاد و ئاوشی بنەوە ناکەن چونکە لە بەهێزەوە هاتوو مە ئەسڵەکەی چییە؟ KOH لە چیا بینی لە KOH ئەمە OHی بیتێ ئەبێتەوە بە KOH ئەمە بریتێ لە تفتی بەهێز ئاوشی بوونەوەی بەسەرانایە ئەمەش دیسان هێچێکینێ ئەبێتەوە بە سرکیک ترشی سرکیک و ئاوشی بوونەوە دەکات چونکە لاوازە ئەمە دوو سالبی هەیە دوو ئێچی بەرێ ئەبێتە H2SO4 تۆ ناسی چییە؟ ترشێکی بەهێزە مادەم بەهێزە کەواتە نەخێر ئەمەیان لە چیەوە هاتووە لە H2CO3 لاوازە کاربۆنی تایە بەڵێ پیتایە بەڵێ ئەم سالبانە کە پیتیا بێ کاربۆن دەیکات سالبەکان پیتیابەیە کاربۆنەوە یەکسەر مسۆگەر تەبەنە فۆسفاتەوە هاتبێ لە کاربۆناتەوە هاتبێ ئەمانە ئاواندنەکەن ئەمەشت لە ئەسڵەکەی چییە؟ ترشی فۆسفۆریکە کەواتە ئەوانە بە هەموو شێوەیەک ئاواندنیان بەسەراتی ئەمە پرسیارە ئەگەر هاتەوە بە هەڵبژاردنە کرێت چواردانە بۆ بێتەوە کامیان ئاودنی بەسەریان نایە ئەمەش پرسیارێکی چاکە و پرسیارێکی باشە بۆ بە کەلۆری پرسیاری دوای ئەو پێمانەڵێ پێناسی ئەمە بکە ئەمادانە پێناسیان بکە ئایا ترشە تفتە چییە؟ تۆ پێتەڵێ پرسیاری شەشەم KI پرسیاری شەشەم KI 0.5 حەقت نەبێ بەسەر ئەم ڕقەمەوەی تەسیری نییە بۆ تۆ یەکێکی تر BaOH by 2 یەکێکی تر بریتێ لە NH4 NO3 یەکێکی تر بریتێ لە BaCO3 پێناسی ئەمانە پێمان بەس ئەو نەیەوێ بزانی ترشەیە تفتەیە هاوکێشە ئەمە لە چیەوە هاتووە KOH ئەمە لە چیەوە هاتووە HI لە چیە هەیە کالێکەکەی بنووسە HI دەسەکەوێت لەگەڵ KOH ئەو مادەیە زایدی ئاوکە ئەمە تفتێکی بەهێزە ئەمەش چییە؟ ترشێکی هەر بەهێزە بەهێز و بەهێز کەواتە گیراوەیەکی هاوکێشمەیەتێ چونکە ئەم مادەم بەهێزە ئەمیشم بەهێزە بەهێز و بەهێز لە ترشە هالۆجینیەکان جگە لە F لاوازەوانی کە بوو بەهێزن بەهێز و بەهێزەمە ئەمما دێت خوێن نییە هەر تفتێکی بەهێزە و تاو کەواتە ئەمە تفتمەیاتی تفتێکی بەهێزە گیراوەیەکی تفتمەیاتی ئەمە خوێیە ئەمەیان لە HNO3 ئەمەش لە ئامۆنیا پێکەوە کەواتە تفت لاواز و ترشی بەهێز تفت لاواز و ترشی بەهێز ئەمە ترشە بەهێزەکەوتە لەوەکە ئەبێتە ترشی گیراوەیەکی ترشیمانەیاتێ ترشە خوێمان ئەیاتێ ترشەکەی بەهێزە ئەمە ترشەکەی بەهێزە لێرە تفتەکە بەهێزە BaOH by 2 ئەمە H2CO3 تفت بەهێز ترش لاواز کەواتە تفتیمەیاتێ گیراوەیەکی تفتیمەیاتێ بەم شێوەیە ئەتوانی وەڵامی پرسیارەکانت بدەیتەوە و پرسیاری دوای ئەویش تەبەن هەر ئەوەیە هەڵێ پێناسی و ترش و تفتە تەبەن فێرمان کردی جەنابەت ئەگەر هات و خوێیەکت هەبێت چۆن ئەسڵەکەی بگەڕێنیتەوە ئەم مادەیە لە چیەوە پێکە هاتووە زائیدی کە وتمان زائیدی ئاوی کە تەبەن ئەمە کەی چییە KOH ئەمەش ئەم دووە بۆ لێرایە مەسالب دوو بووە ئێچەکەی بەرێبێتە H2CrO4 ترشی کرۆمیک لەگەڵ هایدرۆکسیدی ئەمە دوو سالبە دوو ئێچەی تێ و کاتە ترشەکەت دەسەکەوێتەوە ئەمە بریتێت لە KOH تفتی بەهێز ئەویش ترشی بەهێز کەواتە خوێیەکی هاوتایە ئەمە وانی ئەمڕۆمان خوێندکارانی بەڕێز دێنە کۆتایی هیوادارین سوودمەند من لێی وانی سبێنێ ئینشاءڵڵا بچینە کۆتا کەرتی ئەم بەندە کە بریتێ لە جەگیری توانەوە و هاوسەنگی توانەوە و KSP ئینشاءڵڵا لەوانەی داهاتووە باسێکەین جارێ بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ